ڕۆنیا محەممەد کە تەمەنی 15 ساڵە بەو تەمەنە گەنج و جوانەوە توانێتی خاوەنین دوو بەرهەمی خۆی بێت. ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا باز لەوە دەکەین بزانین ئایا چۆن توانێتی بەو تەمەنەوە بنووسێت دوو بەرهەمی جوانی خۆی هەبێت و ئایا بزانین ئایا کە ئەم بەرهەمانە بە چ زمانێک نووسراون. تەواوی زانیاریەکان لەسەر ئەم بەرهەمانەوە قسەکردنی زیاتر لەسەر بەرهەمەکانی لە ڕۆنیا خۆی دەپرسین کە لە ستۆدیۆ ڕاستەخۆ لە لامان میوانە. ڕۆنیا گیان بەخێر بێی. زۆر سپاس سەرەتا سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئازیزی کورسات نیوزیش زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە. وەک خۆت ئاماژت پێکرد من ناوم ڕۆنیا محەممەدە تەمەنم 15 ساڵە خوێندکاری پۆلی دێمی ئامادەیم تا ئێستا توان بە 6 زمان قسە بکەم لەسەر و هەموویانەوە زمانی کوردی پاشانیش زمانی ئینگلیزی و عەرەبی و فارسی و تورکی و فەڕەنسی. زۆر باشە. هەروەها خاوەنی دوو بەرهەمی چاپکراوم لەگەڵ چەندین بڵاوکراوەی دیکە لە گۆڤار و ڕۆژنامەکانی کوردستان جگە لەوەش لە زمانەکانی پرۆگرامسازی HTML و CSS شارزاییم هەیە. باشە ڕۆنیا گیان دواترینەوە لات سانەوەک پێشتر ئاماژەمان پێ لە ئێستادا فەقامەتی سەرۆک کۆماری عێراق تا جەگوڵینە لەسەر مۆنۆمنتی قوربانیانی ڕووداوەکەی ڕێکخراوی نەتەوەیەکگرتووان تەقینەوەکەی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان لە شاری بەغادا ئەنێت. وەک باسمان کرد ئەم ڕووداوە لە ساڵی 2003دا ڕوویدا کە بەهۆیەوە 22 کەس کوژرا زیاتر لە 100 کەس بریندار بوو. لە نێویاندا سێرجۆ ڤێرا دیمیلۆ نێردەی تایبەتی ئەو کاتی نەتەوەیەکگرتوەکان لە ناو کوژراوەکاندا بوو. بەڵێ ئاکام یەکێک لە هۆکارەکانی تەقینەوەکان و کە دوای تەقینەوەکە کە باسی لێوە کراویش ئەوە بوو کە با بڵین لەلایەن کێو ئەنجام درراوە لەلایەن ئەبوو مصعب زەرقاوی ڕێکخراوی القاعیدە و کە لە دژی دانووسانەکانی نەتەوەیەکگرتوەکان و ئەمریکا بوو لە عێراق. کامە چەندین کاریگەری سیاسیشی لێکەوتەوە یەکێک لەوانەوە بوو کە وای کرد کە بەشێک لە کارمەندەکانی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق بکشێتەوە. بەڵێ لە ئێستادا کۆتایی بە مەڕاستیمەکە هاتوو دواتر هەر چالێکیشکە بێت یینەوەلاتان و ئێستا ئەچینەوە لای ڕۆنیا لە قۆناغی دەیت بەڵام وەک خۆ دوو کتێبت بە چاپ گیانوە باسێکی کتێبەکانمان بوو کە باسی چیەکات؟ بەرهەمی یەکەمیانم ناوی چیرۆکە خەیاڵیەکانی ڕۆنیایە کە لە ساڵی 2020 چاپ بوو. ڕاستیەکەی خۆم لە تەمەنی 8 ساڵی یەکەم بەرهەمم نووسی ئەو کاتەی وا پۆلی دوو بوو. بەڕاستی پۆلی دوو تەنها خوێنەوە نووسی نەزانێت ئەو حەزە گەوری و بۆ خوێنەوە نووسین هەمبوو. وای لێ کردم کە دەست بکەمە نووسینی چیرۆکی خەیاڵی بۆ مناڵان کە نزیکەی 70 چیرۆکم نووسی. دواتر لە ساڵی 2020 کە پۆلی 5 بووم لەسەر ئەرکی دایک و باوکم چاپ کرا. لێرەوە زۆر سپاسیانەکەم. زۆر سپاسانەکەم. لە ژمارەی چیرۆکان لە بەرهەمی یەکەمم 34 چیرۆکە. لە بەرهەمی دووەمیشم کە بە چەند زمانێک نووسی بووم دوایەوەی کە بەرهەمی یەکەم چاپ بوو خەریکی بەرهەمی دووەمم بووم کە بە زمانەکانی کوردی و ئینگلیزی و عەرەبی و تورکی نووسی بووم. لە دوو زمان چاپکران لە ساڵی 2024 لەلایەن ڕێکخراوی ڕێباز فاوندیشن. لێرەوە زۆر سپاسی ستافەکەیانەکەم. پاسیانەکەین ئەوان دەچیرۆکن ئەو چیرۆکانی وا بە زمانی ئینگلیزی و کوردی نووسی بە زمانی بە 4 زمانەکە نووسی بووم بەڵام بە زمانی کوردی و ئینگلیزی چاپکران. ئەو چیرۆکانە زیاتر پەروەردەین بەشی دووەمەکەی با بڵین چیرۆکەکانی ڕۆنیا کە ئەوەی لە 2024 چاپکرا چیرۆکی پەروەردەین بۆ منداڵان و زیاتر باسی زانیاری و پەروەردەشەکە بە هەردوو شێوازەکەی. بەشێکیان باسی زانیاریەکە بۆ نمونە چۆن شیرینی لاببەرین و چارەسات بکەینە جێگرەوەی کە شتێکی باشترە و باسی دەکەین. یا ژمارەی سپاردن وەرگرتووە لە وەزارەتی ڕۆشنبیری واتە بەسەرجەم ڕێکارەکانە ڕۆشتووە ئەم بەرهەمانە. بەرهەمی دووەمیانم تا ڕادەیەکی باش بەڵێ بەڵام بەرهەمی یەکەمیان لەبەرەوەی کە کورتە چیرۆک بوون و کەمتر بوو با بڵین زیاتر خەیاڵی بوو ئەویان هاانێ بەڕێکارەکان ڕۆشتین بەڵام بە تەواوەتی نا. باشە ڕۆنیا چه کاریگەری هەبووە لەسەرت بۆی بنووسیت جگە لەدایە و بابا یاخود خوشک و برا چیکە هاوکارت بووە بۆ ئەوەی تۆ بەردەوام بی لە نووسین؟ ڕاستیەکەی ئەمە لە تەمەنی سەرەتاییەکەم کە با بڵین لە پۆلی دووەمی سەرەتایی بووم زۆر ناتوانین بڵین کاریگەریەکی وا هەبوو بێ لەسرم بەڵام دوایەوەی کە زیاتر گەورە بووم و زیاتر ئاشنا بووم بە نووسین زۆر سپاسی مامۆستا عەلی حەمەڕەشی بەرزنجی و هەروەها ئەمین محەممەد دەکەم لەگەڵ ئەرسەلان حەسەن کە زۆر هاوکارم بوون لە نووسین و هێستاش یارمەتیمەیەن لە نووسینەکان و پێراچنۆیان بۆ ئەکەن و هەڵەچنی بۆ ئەکەن و زۆر هاوکاری مەکەن لە بەردەوامبوون لە نووسین.
چیرۆکانم لە گۆڤارەکان چیرۆک و بابەت باسی گۆڤارت گەڕۆنەگەن لە گۆڤارەکاندا بابەتت هەیە سەبارەت بە تەکنۆلۆژیا و زمانی کوردی لە بابەتی تەکنۆلۆژیا چینە و بابەتانی کە باست کردوون و سەبارەت بە زمانی کوردی چیت باس کردو ئامانجت چی بۆ لەوە کە باسی زمانی کوردیت کردووە لە ڕاستیەکەی لە ئێستادا ژی دەستکرد زۆر لە گەشەدایە بۆیە منیش لە گۆڤارەکاندا بابەتم لەسەر ژیری دەستکرد چییە و هەروەها چۆن نتوانین مامەڵی لەگەڵ بکەین و چۆن ئیشی پێ بکەین بڵاو کردوتەوە لەگەڵ چۆنیەتی دروستبوونی ژیری دەستکردیش لە سەرتاوە چۆن دەستی پێ کردووە لەسەر ئەم بابەتانە بڵاوکراوم هەیە چونکە بەڕاستی ژیری دەستکرد گرنگە لە ئێستاە نەڵەن خەریکە شوێنی مرۆڤی شەگرێتەوە بۆیە ویستومە باسی گرنگیەکانی و زیانەکانیشی بکەم لە ناو نووسینەکان باشە ڕۆنیا سەبارەت بەم دوو کتێبە یاخود ئەو بابەتانی تر کە باست کردووە هیچ ئیڤێنتێک هیچ کۆڕەکەت بۆ کراوە سپاس بەخوا لە ساڵی 2024 لە ڕێکەوتی دەیدەی 2024 لەلایەن بەشی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی کە لێرەوە زۆر سپاسی خاتوگوڵی حەسەن و هەروەها مامۆستا هاوکار ئەسکەندەرەکەم کە زۆر هاوکارم بوون و توانیان ئەو ئیڤنتم بۆ ساز بکەن ئەم ئیڤنتە بە ئامادەبوونی مامۆستا ئەمین محەممەد و مامۆستا علی حەمەڕەشی بەرزنجی بوو لە هۆڵی ڕۆشنبیری ئەساسکرا بووم کە تیایدا باسی بەرهەمەکان و بەهرەکانیشم کرد و باسی ئەو ڕێگایانەشم کرد کە ئەتوانین بیگرینە بەر بۆ فێربوونی زمان و هەروەها تەکنەلۆجیا و ڕێگایەکم کردەوە بۆی کە باڵین باسی ڕێگایەکم کرد بۆی کە نووسین دەست پێ بکەن گەنجەکان جا باس وەڵامی ئەو نایەمەوە ڕۆنیا زمانی کوردیەکە وەڵامی بەمەوە لەسەر زمانی کوردی من لەبەرەوەی کە لە ئێستاە ئەڵێن لە مەترسی لە ناوچوون لە زمانی کوردی بەداخەوە لەبەر ئەوەشە خۆی هۆکاری مەترسی لە ناوچوونەکەی ئەوەیە کە زۆر وشەی عەرەبی و ئینگلیزی بەکارەهێن لە ئاخاوتنەکانی ڕۆژانەمان و لە ئاخاوتنە باڵی فەرمیەکانیشمان بۆیە هەوڵم داوە کە گرنگیەک بەم لایەنەش بەم و پەراوێز نەخرێت چونکە بەڕاستی لە لای من زمان تەنها شتێک کە نەتەوەی ئێمەی پێ بهێڵینەوە لە ئێستاە کە ئەو شانە بەکارەهێنین واکەین کە زمانەکەمان پەراوێز بخرێ بۆ نەبۆچی ئێمە لە جیاتی بڵین تەطبیقات بۆ نەڵێن جێبەجێکردن هەنە جارێک لەیەوە کە نەڵێن وشەمان نییە وشەمان هەیە بەڵام پێویستە کات گەڕانێکی بۆ بکرێت و بە دوواداچوونێکی بۆ بکرێت کەواتە تۆ لەو تەمەنەیە بیت لەوە بکەیتەوە کە زاراوەی کوردی یاخود مرادفی کوردی وشەی کوردی بەکاربێنین ئەمە ئەوە گەنێکە تۆ بایەخی زۆرت بە زمان ناوە جگە لە زمانی ئینگلیزی ڕۆنیا چەند زمانی کە ئەزانی یاخود زمانەکانی تر تا چەند هاوکاری تۆی کردووە بۆ ئەوەی لە نووسین بەردەوام بیت و دواتر وەری بجێڕیتە سەر زمانی ئینگلیزی یاخود هەر سەر زمانێکی تریش ڕاستەکەی زمانەکانی تر بۆ زمانەکانی تریش چییە کە ئیزانی پێمان بڵێت جگە لە کوردی و ئینگلیزی جگە لە کوردی ئینگلیزی فەڕەنسی تورکی فارسی عەرەبیش ئەزانم ئێستا لە ئێستا خەریکی فێربوونی زمانی چینی بەڵام ئەستەکەم زۆر سەرەتاییە ئەو زمانانە هاوکاری مەکەن بۆ نێتۆ لە فەڕەنسیە شتێکە بینی وشەیەکە بینی حەزەکەی هاانی هاواتاکەی بۆ بدۆستەوە لە کوردی بزانانی وشەیەش بە کوردی چییە یان بزانی ماناکەی چییە واتاکەی چییە ئەوانە هاوکاری مەکەن کە زیاتر با بڵین بەردەوام لە نووسین و ئەو بەرهەمانەی کە خۆمان هەمانە وەریگەرمە سەر زمانەکانی تر تاوەکو و کوردی زیاتر بە جیهانی تر بێت باشە ڕۆنیا بیر لەوە نەکردوێتەوە ئەم دوو بەرهەمە کە بڵاوت کردوێتەوە بەسەر خوێندنگەکاندا بەش بکرێت بۆ ئەوەی خوێندکاران سوودمەند من لێی کە وەک خۆت باسر کرد کە چەندین چیرۆکی تایە خۆت باز لە چەندین بابەتی جیاوازەکەی کە گرنگە بۆ مناڵان ڕاستەکەی لە قوتابخانەی خۆمانە لە هەردوو قوتابخانەکەی کە تیان نابووم لە سەرەتایی و لە ناوەندیش ئەو چیرۆکانیەوە هەم بوو کۆڕنا ینی با بڵین سمینارێکی بچووکی بۆ ساز کرابوو بۆی کە بەسەر خوێندکارەکانە دابەشیان بکەین هەروەها ئەتوانین بڵێم لەو دوو قوتابخانەی کە تیان نابووم هاوکاریان کردم بۆی کە ئەو بەرهەمانە بە قوتابیەکانیش بناسیێن دابەشکەم باشڕۆنیا لە بواری پرۆگرامینیش لە ئاستێکی زۆر باشدایت ئەو بابەتانەی ناو پرۆگرامین چین کە گرنگیت پێداوە من لە بابەتی پرۆگرامین زیاتر ڕۆشتمەتە ناو بابەتی دروستکردنی وێبسایت کە ڕووکاری دەرەوەی وێبسایت و هەروەها ناوەوەشی تاڕادێک لە ڕووکاری دەرەوەی وێبسایت کە زمانی پرۆگرامسازی HTML و CSS بۆ بەکاردێت زۆر هەوڵم داوە کە لەگەڵ باڵین بگەمە ئاستێکی باشتیاندا و سپاس بەخوای سە شارزایمتیانە هەیە بەڵام لە ڕووکاری دەرەوەی باڵین لە ڕووکاری ناوەوەی کە بەشەکەی ناوەتی و ئەو شتێکە بۆ نێتۆ ڕۆیتە ناو وێبسایتێکەوە کە خۆت تۆمارەکەی تایە ئەو بەشەیانە کە بە جاڤاسکریپت دەکرێت و من لە ئێستایا خۆم بەرەو پێشەوەم لەو بوارەی جاڤاسکریپت تاوەکو بتوانم بە تەواوەتی وێبسایت دروستکەم و هیچ کەشێکم تیان نەمێنێ باشە ڕۆنیا ئێمە زانیمان تۆ لە پۆلی دەیت
ئاستت چۆنە جگەلەوەی کە بایەق بە نووسینەی یاخود بایەق بە زمانەکانی ترەی لەگەڵ خوێندنا چۆنیت؟ سپاس بەخوا هەوڵم داوە گرنگێکی زۆر بە خوێندن بەم و لەبەر بەهرەکانم خوێندن پەرایەز نەخەم. لە ساڵانی پێشوە تا ئێستا با بڵین کۆی گشتیەکەم تێکڕاکەم لە 96 دانە بەزی بوو و لەم ساڵانی دواییشدا 98 بوو. باشە ڕۆنیا تۆ باسی ئەوەت کرد کە بایەق بە زمانی کوردیی تا داوا لە مناڵانی تریژەکەی داوا لە خەڵکی تریژەکەی کە بایەق بە وشە کوردیەکان بدرێت. من ئەپرسم سەرسامی بە چ نووسەرێکی کورد یان هیچ نووسەرێکی کورد کاریگەری لەسەر ڕۆنیا هەبوو بۆ ئەوەی بنووسێت یاخود بەردەوام بێ لە نووسین یاخود جگە لە نووسەری کورد سەرسامی بە هەر نووسەرێکی تری جیهانی؟ ڕاستیەکەی نووسەرەکانی ئێستا زۆربیان هاوکار من و هان مەدەن بۆ ئەوشتا، بەڵام نووسەرە کۆنەکان زیاتر ئەوەی کە کاریگەری زۆری تێکردم مامۆستا ئەحمەدی خانی بوو کە بەرهەمەکانی زۆرە خوێنەوە و بەڕاستی ئەو شاکارە کوردیەکانی داناوە. شاکارە کوردیەکان ئەو دایمەزراندون و هەروەها بە خوێندنەوەی شعرەکانی مەلای جزیری و ئەحمەدی خانی و نووسەرەکانی دیکەش وای لێ کردوم کە زیاتر هان بدرێم و بەرەو ئاڕاستەیەک بچم کە شاکارێکی کوردیوەکو ئەوان دروست بکەم ئەگەر بتوانم. باشە بگومان یەکێک لە خاڵە گرنگەکانی نووسەر ئەوەیە ڕۆنیاکە بخوێنێتەوە تا بتوانێت شارەزای ئەدەب و هونەر و کللتور و شاکارەکانی تری وڵاتانی جیهانیش بێت. تا چەند توانیت تا بەراورد بکەیت لەگەڵ شاکارەکانیان یاخۆ نووسینەکانیانە نەک تەنها لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی شێوازی نووسینیانەوە لە ڕووی نووسەری هاوچەرخ ئەخوێنیتەوە یاخود ئەگەر ئەخوێنیتەوە لەگەڵیا تا چەند توانیتە بەراوردکاری بکەیت لە نێوان بەرهەمەکانی خۆمانەوەوان؟ زۆر سپاس بۆم پرسیارە. لە ڕاستیەکدا ئێمە بابەتەکانمان با بڵێن بابەتە کوردیەکانی کە پێشتر نووسیمانە بە درێژایی مێژووە تا ئێستاش زیاتر بابەتێک بوونە کە لە ناو خۆمان بوون. ئێمە ئەوەنە لەگەڵ دەرەوەیە چۆن بڵێ لەگەڵ ئەوروپا و لەگەڵ وڵاتانی دەرەوەیە نەماتوانانی ئەوەنە تێکەڵ بین بەڕادەیە کە بمانەوە کوان بکەین. بۆیە ئەگەر بۆ نەبەراودێکی مەلای جزیری بکەین لەگەڵ نووسەرێکی زۆر با بڵین هی دەرەوە بۆ حافزی شیرازی بێت. ئێستا ئەڵێن مەلای جزیری نازناوی حافزی وەرگرتووە. ئەمە لەبەرەوەیە کە بەرهەمانەشە خوێنیتەوە؟ بەڵێ زۆر فەرین چونکە لە ئێستا خەریکی فێربوونی کرمانجیم ئیتر مەلای جزیری زۆر هاوکاری مەکە یان بەرهەمەکانی. بۆیە کە بەراوردەکەی ئەو بتوانێت لە کۆمەڵگەیەکی کوردیە کە ئەو کاتە داخراو بووە باشە نەماتوانیوە زۆر لەگەڵ بەرهەمەکانی دەرەوە تێکەڵبین بتوانێت بەردی بناغی زمانی کوردی و ئەدەبی کوردی دابنێت ئەوە شتێکی زۆر بووە بە بەراورد بە دۆخەکەی خۆمان. بەڵام ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ جیهانە ئەوە لە ئاستێکی با بڵین زۆر باشایە نەگەیشت لەوە ناچە گەیشت بێتە نایاب چونکە بە پێوەی کە لە دەرەوە ڕۆشنبیر زیاتر بوون لەو کاتەیە. باشە ڕۆنیا چیت هەیە بۆ هاوتەمەنەکانی خۆت بە تایبەت ئەوانەی کە توانای نووسینیانەیە یاخود ئەتوانن داهێنان بکەن لە هەر بوارێکی ئەدەبی بێت فکری بێت بەڵام دەری ناڕن؟ ئێستا خۆشبەختانە تۆ نووسینت هەیە بەردەوامەبی لە نووسین ئەخوێنیتەوە چ نووسەرە کۆنەکان بێت چ مەزنەکان بێ مەزنەکانی بواری ئەدەب چ نووسەرە هاوچەرخەکان بێت ئەوانەی کە توانیانەیە وەکو تۆ بەڵام نانووسن شەرم ئەکەن چیت هەیە بۆیان؟ لە ڕاستیدا من ئامانجی سەرەکیمەوەیە کە خوێندکاران و قوتابی گەنجەکانی کوردستان پێش هەموو و هەروەها هاوکاریان بکەم بە هەر شێوازێک بێت کە بتوانم بۆ ئەوەی کە بەرەو پێش بچن لە بواری نووسین بێتیان هەر بوارێک بێت کە بەهرەیان تیا هەیە و داواکارم لیان کە بە دوای بەهرەکانیان نابچن و کە حەزیان لە شتێکە کە بەسوودە خۆیان بدۆزنەوە لەو شتەیە کە حەزی لەکەن بۆن منداڵێکەیە کە حەزی لە وێنە کێشانە. داواکارم کە دایک و باوکیشیان زیاتر هاوکار بێت لەگەڵیانە تاوەکو بە تەواوەتی بتوانن ئەو بوارەیان پەرە پێ بدەن و لە کۆتاییدا ببنە نیگارکێشێکی زۆر باش و باسی هونەرت کرد بینت چۆنە لەگەڵ بابەتە هونەرەکانی وێنە کێشان و شان و مۆسیقا و ئەم بابەتانە؟ لە ساڵانی پێشوە زۆر وێنە کێشە ئێستاش وێنەکانم ماوە بە تایبەتی لە مناڵیش هەرو کاتانی وە نووسینەکانمە کرد لە تەمەنی 8 ساڵی ئەو چیرۆکانەی کە دەینووسی بۆم ناوەیەکێک لە بەرهەمەکانت چیرۆکەکانی ڕۆنیا وێنەی تیانە و کتێبەکە؟ هەردوو بەرهەمەکەم وێنەیان تایە یەکەم بەرهەمە وێنەکان هەڵ نەداوە خۆت وێنەکانی ناو بەرهەمەکانت بکێشیت؟ بەرهەمی یەکەم خۆم وێنەکانیم کێشابوون هەر وەکو مناڵێکی تەمەن 8 ساڵ با بڵین لاستێکی زۆر بەرزانە بۆ وێنەکان بەڵام ئیتر بە پێوێکی خۆم توانیومە وێنەکانم کێشاوە ئیتر چۆن لەسەر با بڵین وەرەقەکەی کێشاوم ئەوە هەر چوو بۆ ناو پچاپەکەوە
بەرهەمی دووەمیشم وێنەکانیم کێشا بوو بەڵام بە دیجیتاڵی بوو ئەویش ویستمان کە باشتری بکەین بۆیە ڕێباز فاوندیشن خۆیان ئەرکی دیزاینەکان گرتە ئەستۆ سەرکەوتوو بیت سپاس بۆ تۆ هەمیشە سەرکەوتوو بیت هەمیشە نمونەت زیاد بێت بەس دەمێت دوجارەوەمان پێ بڵێ ئایا دو پرۆژت چییە دو بەرهەمت چیە پلانت چییە؟ پلانیم بۆ داهاتوو ئەوەیە کە لەو دووبارەی کە خۆم تیانە ئیشەکەم لە نووسین و هەروەها لە بواری دیجیتاڵیەکەش خۆم بەرەو پێش بەرم و تا ڕادێک بتوانم ئەو بەرهەمانەی کە هەمانە ئەرشیفیان بکەم و بچنە بواری دیجیتاڵیەوە و ئەگەر بتوانم بە زمانەکانی دیکەش وەریان گێڕم تاوەکو بە جیهان بناسرێن. باشە ڕۆنە ئێمە بۆ بەرهەمی نوێ دیشاڵە ئەبێ سەر و نووسەیەکمان بۆ بێنیت میوانداری شتەکەینەوە جاریشکە باش نییە؟ ئینشاڵڵا سەرکەوتوی ڕۆنیا. بەڵێ سپاس بۆ ڕۆنیا محەممەد بەهرەمەند کە ئەمڕۆ لە ستودیۆ ڕاستەوخۆ لە لامان میوان بوو.